الله صلى الله عليه وسلم جعل يقبض الناس يوم حنين من فضة في ثوب بلال، فقال له رجل يا نبي الله عدل أما أن مسلكي ذو الخويصر أما أن بابتك يوم. طبعا جنگ حنين جنگ يقبو مسلمانان زورترين غنيمتي أنتيا بدزينا لهيت جنگيكا وانده غنيمتي أن بدزنينا. سببك يتشيبو سببك بريتيبو لويك سروكي هوزي ثقيف أحمق بو هستا هرچی مال و ثروت و سامانه هرچی جن و کچو و کویله و کنیزەکە هەمووی کۆ کردەوە لەگەڵ لەشکرەکەی هێنای بۆ شەڕ. یەکێک لە حەکیمەکانی هۆزەکەی پێڵێت تۆ ئەمانە بۆ هێنی، ئەڵێ کە ئەمانەیان لەگەڵا بوو ئەو وەختە شەڕەکەن لە پێناوی پاراستنی ئەوانەیە بەجێی ناهێڵن. ئەو حەکیمە پێڵێ ئەڵێ قەسەم بەخوا کەشکان ڕائەکەن شەڕ ناکەن ڕائەکەن و هەمووی بەجێ هێڵن، ئەو وەختە هەموو شتێکەکەوێتە دەستی ئەوان بە قسەی ناکە. قاعیدی نەفام ئەو ئیشەکانیەتی ئەنجا ڕاوێژیش وەرنەگری لە کەسی شارەزا و بەتوانە بە قسەی ناکە، ئەکەوێتە ڕێ کە لە جەنگ ئەدۆڕێن لەشکرەکەی ڕاکە. من هەنێکیان لێ کوژرێ و دواتر لەشکرەکە ڕاکە هەرچی ماڵ و مناڵ و پارە و سەروەت و سامان و مەڕ و بزن و وشتر و ئەسپ و داربەت هەر هەمووی دەست مسڵمانان بۆیە غەنیمەتەکەیان زۆر بوو. نەفامیە تۆ لە جێگایەکە ماڵ و مڵک و حاڵی مسڵمانان هەمووی کۆکەیتەوە دوای بکەی بە یەک پاروی چەور بیەیتە دەست دوژمنەکە. جا ئەو خوتەیە لە کێوە هاتووە لە سەرۆکی هۆزی ثەقیفەوە کابرایەکی کافر بوو، تۆ بڕۆی هەمانە خوتە تەطبیق بکەیتەوە لەسەر مسڵمانان. ئەوەیە غەنیمەتێکی زۆر دەکەوێتە دەستی مسڵمانان، حتا خوشکێکی شیری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بە غەنیمەت ئەکەوێتە دەستی مسڵمانان. ئەوەیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دوای ئازادیەکە سومەیە کچی حەلیمەت السەعدیەیە بە ڕەسوڵ الله فەرمێ صلی الله عليه وسلم من خوشکتم شیری ئەڵێ چۆن بزانم؟ ئەڵێ وەختی خۆی بە شانمەوە بووی گازێکە لە پشتم گرتووە شوێنی گازەکە بە شانمەوە دیار، چەند ئافرەتێکە نێرێت تەماشایەکەن شوێنی گازەکە دیار، ئیتر ڕێزی لێگرێ و ئازادیەکەویش مسڵمانە بێت. جا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یێتەوە مەنتیقەی جیعرانە کوێیە؟ ئێستا میقاتە جیعرانە لە لای مەککە، لەلای مەکە میقاتە لەوێ ئیحرامە بەستیەوە چی بۆ حەج و بۆ عەمرە. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خۆی لەویە ئیحرامە بەستێ و ئەچێ بۆ حەج و بۆ عەمرەش. جا بۆ پێوترێ جیعرانە خۆی شەخصە پیرێژ نییە بووە، شێت بوو عەقڵی تەواو نەبووە. جا ئەم پیرێژناڵە بەیانیان ئەچوو خوریەکی زۆری ئەڕست هەتا پاژنیوەڕۆ لە پاژنیوەڕۆ دەستی پێ کردەوە بە خوری. جاء الله سبحانه وتعالى آياتي كتاب وصان لحالي وبيرجنا ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاث. نكن وكو بيرجنا شيئا بكن أو خوريي أي ريسن دعاي هموي هل وشين نوبي كان بخوري نكن وكو بيرجنا بكن يعني نكي كردار كان هل وشينيتو إنسان كرداراني كي باشكا دوای کۆمەڵی هەڵوەشێنەرەوەی و کردارانایانی هەڵیەوەشێنێتەوە بۆ نمونە ڕیاییەکە لە کردارەکە بۆی هەڵەوەشێنێتەوە، یاخود بۆ نمونە ڕەمەزانە ڕۆژوەگرێ تەراویحەکە لەیلەتڵ قەدرەکە دوای جەژنڕاکە بۆ فیسق و فجوورەکەی و وەکو پیرێژنە هەمووی هەڵەوەشێنێتەوە. جا ئەو مەنتیقەیە ئەو لێژە بیرێکیشی لێ بوو بە بیرەکەشیانەوە بیری جیعرانە و بە ناوی ئەو مەنتیقەیە ناوی دەرکردووە. جابويا ليرة رسول الله صلى الله عليه وسلم كوانا كاتوا للسرو بيرة صحابة كان غنيمة كان بسرا توزيعك غنيمة كان بسرا توزيعك لكوشي بلال أبي بمشت أيدا بهر كسو كبيا قال بشي خوي كومالك للسراني قريش كلو بيش جنقاون لقى رسول الله صلى الله عليه وسلم بلام يستم مسلمان بون لم شرشها بجداريان كردوا كومالك لوانا رسول الله صلى الله عليه وسلم هزار دیناریان ئاەتی ئاڵتو. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەو سەرانەی گرت هۆزەکانیشیان ئەگرێ. ئەمە ئیستیفادێ بۆ ئیسلام و هێزە بۆ ئیسلام.
يعني ما بستي خودي أو شخصانة نية، ما بستي هو زكاة أنا كبيان قريب بكاريان بين أبو إسلام، يعني وكوا وباري بهمو هو زكاة چونکە عرب وابوو مطیعی سەرۆک هۆزەکەی بوو، باشە گوێڕایاڵی سەرۆکی هۆزەکەی بوو، بۆیە سەرۆکەکانی گرت بۆی هۆزەکانیش بگرێ، واو سەرۆک هۆزەش ئەو پارەی دوایی بۆ خۆی بەکار ناهێنایەوە، سەرفیەکرد لە مەساڵحی هۆزەکە. هەر عرب وابوو بەطەبیعەت، بۆی لەناو هۆزەکە خۆشەویستتر بێ. بەڵام ئەم ئینسانە کە پێی ئەوترا ذوالخوەیسەڕەی تەمیمی لەو معنایە تێ نانگەشت، لەو حەقیقەتە نەگەشت. ظاهری شەکە چۆن دیار بوو؟ بڕێ زۆری یا بە کۆمەڵێک و بڕێ کەمی یا بە کۆمەڵێکی کرد کە لە مهاجرین و ئەنسار بوون، بۆیە یەکسەر هەستاوتی توعدل نەبووی ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. لە ڕیوایەتێکی ترا سوێن دەخوا فەرمێ سوێن بەخوا ئەم دابەشکردنێک نەبوو خوا پێی خۆش بێت، دابەشکردنێک بوو خوا پێی ناخۆش بوو. لە ڕیوایەتێکی ترا سوێن دەخوا فەرمێ ئەمە لەبەر ئەڵڵا نەبوو، يعني تداخلي نيتي رسول الله صلى الله عليه وسلم حكم لسر غيبه عليه او اخوا بي خوش نبختو شلون زاني لا اخوا تو او رسول الله صلى الله عليه وسلم جبريل يبو لاي على نه اخوا بينا خوش ام دا باش كده لا رواياتي ترى برسول الله فرميتو عدل نكر تمام بالك ما ظلم يعني سيق ساكا يك بيستر كيزا وانتر افرمي رسول الله صلى الله عليه وسلم شي جواب داو ويحك فمن يعدل إذا لم أعدل. همان شباب يفرموا ويحك كي عدل أجر من عدل نبم فقد خبت إذن وخسرت. فمن جاب راسي تروتو سرشور ودوراو بوي بوقسيت كتو همين دعاي غيبك هم رخند لرسول الله صلى الله عليه وسلم بكسكي ظالم لا قلما وهم تداخلي نيتي شدك إن كنت لا أعدل. فقام عمر فقال ألا أضرب عنقه فإنه منافق. فقال معاذ الله أن يتحدث الناس أني أقتل أصحابي. عمر كوري خطاب رضا رحمة الله إليه يسي بدأ دي كابراي تريبري تيبي غمري صلى الله عليه وسلم ألا قردني بم فرمي نا اشتي وامك بنا با الله دعاي خلق دسك أبا بهتان كردن بوم على محمد صلى الله عليه وسلم هاولغاني خويا كوجي شو بو جهاد لقالي كتي كشتي له أنا فرمي لي كاره طبعا ترى توكا فرمي أما لا بشتي نوايا قدرتشن لا بشتي أعمى نوايا درجن كان إسلام درجن وكشور تير لكوانك درجة أنجد دواتريجة فرمي قرآن خواننا إيه وقرآن خواني خوتان تان لبيش شعوك نيجا كان نيجي خوتان تان لبيش شعوك أما نيجي عن شعك أما قرآن خوندني عن شعك وأمن دا رجوع عن عجيبة رجوع قلتني خوتان تان لبيش شعوك بەڵام لەگەڵەوەشا فەرمێجی لە ناویان بەرن کە پێیان گەشت. ئەمە معنای چییە؟ معنای ئەوەیە تۆ نابێ بە عیبادەتێکی ظاهری تێ بکەوی کابراو لێ بێ باولێ کە دەرچوو لەسەر مسڵمانان شایستەیەوەیە لە ناو ببرێت کە دەرچوو لە ئیسلام شایستەیەوە لە ناو ببرێت. طبعا سەحابە بوون بە دوو بەشەوە لە حکم بەسەریانە ئەبوو ئومامەی باهیلی و عەمری کوڕی عاص و ئەوانە فەرمون خوارج کافرن، خوارج جواني كلا سر علي درشون رضا رحمة الله إلا بيفرمون كافر. والله إمامي علي خوي فرمي إخواننا بغوا علينا برامان دزريجيان كردو تسربان كافرين كردن حتى كليان برسي هم كفار فرميتي من الكفر هربوا ولا كفر هلهات كافر. بلام يتر اجتهادي صحابه قال لك بكافريان مزاني لسه اجتهادي اوان قلنا احبارنا به ويجي بكافريان مزاني قلنا احبارنا به